بوومەترین تێم عێراقیش یەکەم مشمینە ئاسێم و کوردستان کۆتەکە حەب ملیۆن ئەندامی نەمدا عێراق پێدرێن کۆتەی عێراقی ئەمە پێدرێن کۆتەی کوردستانی ئەو کۆترا لێرە پەروەردەکرایە بە خۆمان پەروەردەمان کردیا وەڕاستە کۆتری خۆمە لەو ژێگەی کوردستانی خۆمان دەژیتن تایبەتمەندەکانی زۆرە حەسەن عەزمی کورد بی ئەو دەمەڕقوبترا ئەو ساڵی 2025 فیستیڤالم کرد بوومەترین تێم عێراقیش یەکەم مشمینە ئاسێم و کوردستان کۆتەکە حەب ملیۆن ئەندامی نەمدا بەڵێ نایفرۆشم فەرخەم فرۆشتێ بە 12 و بە 3 و بە 4 و بەدری خۆم فرۆشتیتم غير همو نوع عشير رقميك ناي نورمالي دايو فولي دايو جواني دايو اوها لا مثلا كاتي خويدي مثلا دزوتي داغري دزوتي صار تاك بيستاش رقميك بلاو دين منو صارنا فيستيفالي بيدا كما كان كاش دفرشنا بدوست برادر استا وتيرا زياده العراق باوا زياده متيرا كان العراق جماعتي دوست برادر عرب كان ديانو زياده باريس زور باشش بيددن زور كورتا دبي او غلي هبي او هنا هما خوشويستي شو غلا براستي يعني خوي قروا واد شتوجتك واد درست كردوا تيدشي زور نایبا زور راقیه ئێستا فیستیڤال وای لە من کردی کەوتەیری پەروەردەکەم ئەو ساڵی ڕابردوویەکەم مێنە حەز دەکەم ئەو ساڵی ئینشاڵڵا باوانی دۆست و برادران ئەگە هەیتیان دانن دەستیان دەستخۆشیان لێ دەکەم پیرۆزباییشیان لێ دەکەم تەیری ڕاقیم داناوە بە ئیزنی خوای یەکەم دەبم دیسان دووبارە